سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەیانی باش بەیانی تۆش باشەکە باس زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین بە هیوان لەگەڵتان بین بۆ پێشکەشکردنی ئەو تەور و بابەتانی ئەمڕۆ دەستنیشانمان کردووە و بتوانین بە دروستی بابەتەکانمان بگەینین ئامانجی بەرنامەکانمان بە باشی بگەینین ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی نوێیە هیوادارم هەمووتان وزە و ئینێرژێکی زۆر باشتان هەبێت لەگەڵ دەستپێکی ڕۆژەکە ڕۆژێکی باشتان هەبێت لە هەر شوێنێکن ئەو بابەتانی کە ئامادەمان کردووە ئەبنە وزێکی باش بۆ ئێوە بۆیە ئەم کاژمێرەی کە من و هەکار میوانی ئێوەین شاشەکانی شاشەی کوردستان 24 بە جێمێڵن لەگەڵمان بمێنەوە تا ئەو بابەتانەی ئەمڕۆ چونکە بابەتی چڕ و پڕمان هەیە بابەتی سەرنج ڕاکێشمان هەیە و بینەری بن لە سەرەتاوە بە هەندێک لەو بابەتانە ئاشناتانەکەین. ئەمڕۆ 103 ساڵ بەسەر دروستکردنی یەکەم قوتابخانە لە شاری هەولێر تێدەپەڕێت. ئەمڕۆ ڕۆژی گیانی بە ساڵاچوانە. ژاپۆن بە وڵاتی کەسانی بە تەمەن و بە ساڵاچوو دادەنرێت. لە قەڵاتزێ کۆنسێرتێکی میوزیک و گۆرانی بۆ هونەرمەندانی باشوور و ڕۆژهەڵات بەڕێوەچوو. ئەمڕۆ جگە لەوەی کە پرسیارێکت لێ بکەم نێوانت لەگەڵ قاوە چۆنە؟ زۆر باشم برادێکی زۆر نزیکین حەز دەکەم چونکە جاروبار قاوت لە من وەرگرتی هاتیمە قاوم لێستانە کاتێر دوکمان بینمان باشە لەگەڵ قاوە ئەمڕۆ ڕۆژی گیانی قاوەیە پیرۆز بێت لە هەموو قاوە خۆرەکان لە هەکاریش لە منیش لە تۆش سپاس. ئەمڕۆ ڕۆژی گیانی قاوەیە ئەو یادە لە لای قاوە خۆرەکان ڕۆژێکی تایبەتە و بە بۆنەی ڕۆژی قاوە لە گیاندا وەڵامی ئەم پرسیارە دەدەینەوە کام جۆری قاوە باشترە؟ قاوەیەکی سووک و کاڵ یان قاوەیەکی قورس و تۆخ ئەی سوود و جۆرەکانی چین؟ دەتزانی قاوەی قەزوان بەر لە 100 ساڵ پێش ئێستا لە سەرتاسەری جیهاندا بە قاوەی کوردی ناسرا بوو؟ ئۆکتۆبەری هەموو ساڵێک لە 77 وڵات کە ئەندامی ڕێکخراوی نێودەوڵەتی قاون بە ڕۆژی جیهانی قاوە ناسراوە. ڕێکخراوەکە بڵاوی کردوتەوە ڕۆژی جیهانی قاوە ئاهەنگێکە بۆ هەمەجۆری و کوالیتی و خولیایی قاوە. ئەمەش دەرفەتێکە بۆ ئەوانەی لە جیهاندا حەزیان لە قاوەیە و خۆشەویستی خۆیان بۆ ئەو خواردنەوەیە دەردەبڕن لە هەمان کاتدا پشتگیریشە بۆ ملیۆنان جوتیار کە بەرهەمهێنەری قاون. لەسەر ئاستی جیهاندا بەرازیل ڕیزبەندی یەکەمی لە بەرهەمهێنانی قاوە وەرگرتووە. قاوە یەکێکە لەو خواردنەوە دەگمەنانەی بە گەرمی و یاخود بە ساردی پێشکەش دەکرێت. ساڵانە لە هۆڵەندا زۆرترین ڕێژەی خواردنەوەی قاوە تۆمار دەکرێت، دوای ئەویش فینلاند و سوید دێن. قاوە دوای چایە بە یەکێک لە خواردنەوە باوەکان و زۆرترین خواستی جیهانی لەسرە. قاوە تەمەن درێژ دەکات چونکە پڕە لە دژە ئۆکسێنەر، بەڵام ئەگەر قاوە تێکەڵ بە کرێم و شەکر بکرێت ئەوە بەها خۆراکیەکەی کەم دەبێتەوە. لە جیهاندا دوو جۆر قاوەی سەرەکی هەیە، ئەرەبیکا و ڕۆبۆستا. جوتیاران زیاتر جۆرەکانی ئەرەبیکا یان عەرەبیکا بەرهەمدێنن. گرنگترین سوودە تەندروستیەکانی خواردنەوەی قاوە ڕێگریکردنا لە سستبوونی دڵ. بە شێوەیەک خواردنەوەی یەک یان دوو کوب قاوە لە ڕۆژێکدا ڕەنگە یارمەتی دەربێت بۆ ڕێگریکردن لە سستبوونی دڵ. یەکێک لە قاوە تایبەت و دڵخوازەکانی جیهان بریتیە لە قاوەی کوردی کە هاڕاوی کاکڵی قەزوانە. مێژووی قاوەی کوردی دەگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی کە لەو کاتەی کوردستان بەشێک بووە لە دەوڵەتەکە. قاوەی کوردی بە درێژایی 80 ساڵ بە ناو و مۆرچی خۆیەوە لە سەرجەم وڵاتانی جیهاندا دەفرۆشرا. لە ناو کورددا بە قاوەی قەزوان ناسرا بوو، بەڵام لە جیهاندا بە قاوەی کوردی ناوبانگی دەرکردووە. بۆ یەکەم جار لە سەدەی 15 یەمەنیەکان یەکەم بەکارهێنەر و بەرهەمهێنەری قاوە بوون. دوای چایە قاوە زۆرترین بەکارهێنەری لە جیهاندا هەیە، بە شێوەیەک ساڵانە 10 ملیۆن تۆن قاوە لە جیهاندا ساغ دەکرێتەوە. ڕۆژە گیانەکان زۆر بوون هەکار
ساوای لاتۆ ڕۆژی گیانی فاسۆلیا قاوە هەموو هەموو شت قەیسی شێر هەموو شتێک بووە بە ڕۆژی گیانی هەڵبەت ئەمە ئامانجێکی لە پشتەوە زۆر جاریش لەلایەن ڕێکخراوە گیانیەکانەوە ئەو ڕۆژە دیاریەکرێ بەڵام هەندێک بابەت هەیە کە ڕۆژی گیانیە بێت ئامانجەکەی گەورەترە بۆیە کە هۆشیاری زیاتیا بڵاوکردنەوەی زیاتر بدرێ وەکو ڕۆژی گیانی ڕۆکخۆرەکان کە ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕۆکخۆرەکانیشە ڕۆژی یەکی مانگی دا وەک ڕۆژی گیانی ڕۆکخۆرەکان دەستنیشان کراوە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەو کەسانی خۆیان وەکو ڕوەکخۆر دەناسێنن لە خواردنی گۆشت و بەرهەمە گۆشتەکان دوور دەکەونەوە ئامانە ڕویان لە زیادبوونە زیاتر لە ملیارێک و 500,000 کەس لە سەرانسەری جیهان ڕوەکخۆرن. ڕۆژی یەکی مانگی دەی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی ڕوەکخۆرەکان دەستنیشان کراوە. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەو کەسانەی خۆیان وەک ڕوەکخۆر دەناسێنن و خۆیان لە خواردنی گۆشت و بەرهەما گۆشتیەکان بە دوور دەگرن ڕوو لە زیادبوونە. زیاتر لە ملیارێک و 500,000 کەس لە سەرانسەری جیهان کەسانی ڕوەکخۆرن. بە گوێرەی ئامارێک کە لە ماڵپەڕی گریت گرین وۆل بڵاوکراوەتەوە پۆلێنی ئەو وڵاتانەی کردووە بە گوێرەی ژمارەی دانیشتوانیان زۆرترین ڕێژەی ڕوەکخۆریان تێدایە. هیندستان بە ڕێژەی لە سەدا 31 بۆ 42 لە ڕیزبەندی سەروی وڵاتانی ڕوەکخۆر دێت. مەکسیکۆ لە پلەی دووەم دێت و لە سەدا 19 ڕێژەی دانیشتوانی کەسانی ڕوەکخۆرن. بەرازیل و تایوانیش لە سەدا 14 دانیشتوانەکەیان ڕوەکخۆرن. سویسرا لە سەدا 13 و ئیسرائیل لە سەدا 10.3 ڕوەکخۆرن. نیوزلەندا، ئەڵمانیا و سوید لە سەدا 10 ڕێژەی دانیشتوانیان کەسانی ڕوەکخۆرن. کەنەدا لە پلەی دێم دێت و ڕێژەی ئەو کەسانەی ڕوەکخۆرن لە سەدا 9.4. زۆرترینی ئەو کەسانەی ڕوەکخۆرن تەمەنیان لە سەروی 50 ساڵیدایە و لە دوای ئەوانیش ئەو کەسانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 29 ساڵیدایە دێت. ئەو کەسانەی خۆیان لە خواردنی گۆشت و بەرهەمەکانی بەدوور دەگرن هۆکاری جیاوازیان هەیە و باوترینیشیان هۆکاری تەندروستیە. ڕوەکخۆرەکان بە ڕێژەی لە سەدا 32 کەمتر ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵیان هەیە. جگەلەوە دۆخی ئابووری و پرسەکانی کەشوهەوا و پاراستنی ئاژەڵان هۆکارگەلی دیکەن بۆ ئەوەی خەڵکانێک ڕوولا خواردنی ڕوەک بکەن. هەندێک کەسیش بە هۆکاری ئاینی خۆیان لە خواردنی گۆشت بە دوور دەگرن. خەزانەی مێژووی کورد پڕە و مێژوێکی پڕ بەرهەممان هەیە مێژوێکی باش و دەوڵەمەندیشمان هەیە. ئەمڕۆ یادی 103 ساڵ دامەزراندنی یەکەم قوتابخانە لە شاری هەولێرەکەینەوە کە ناوی ئەربیل ئولا بوو. ئێستا ئەم قوتابخانە کراوەتە مۆزەخانەی پەروەردەیی و لەسەر ئەم بابەتە دەمێنینەوە ئەمە بابەتێکی گرنگە چونکە دەرخەری مێژووی پەروەردەیە لە شاری هەولێر و لە کوردستان بزانین یەکەم جار چۆن بۆ قوتابخانە کراوە. میوانمان لەگەڵە بەڕێز مامۆستا شێرزاد ڕەسوول بەرپرسی ئەرشیف و دوکۆمنت لە مۆزەخانەی پەروەردەیی هەولێر. مامۆستا شێرزاد بەیانیت باش بەخێراتی مامۆستا. مێژووی کوردستان هەر دەوڵەمەند بێ تەمەنی هەموو بابەتە جیاوازەکان لە کوردستان هەر بەرەو هەڵکشان بێ ئیشاڵڵا لایەنە پەروەردەیەکە لایەنێکی زۆر گرنگە دەرخەری ڕۆشنبیری و سەقافەتی هەر وڵات و شار و ناوچەیەکە. ئەمە دەبینی تەمەنێکی زۆر درێژە هاژە 103 ساڵ بەسەر یەکەم قوتابخانە تێدەپەڕێ لە شاری هەولێر. پێم وایە یەکەم قوتابخانەش لە سەرقەڵات بووە یەکەم جار لە بۆمان باسکە قوتابخانەی ئەربیل ئولا یەکەم جار چۆن بڕیاری دروستکردنیدا چەند قوتابی هەبوو هەر بە گشتی وەسپێکمان بۆ بکەی خراپە. هەل لەگەڵ دامەزراندنی حکوومەتی عێراق هەولێریش وەکو زۆربەی شارەکانی دیکەی عێراق لە ساڵی خوێندنی 2021 لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیەکیدا یەکەم قوتابخانەی فەرمی کرایەوە چونکە پێشتر لە سەردەمی عوسمانی قوتابخانە هەبووە لە هەموو شارەکانی عێراق و بە تایبەتیش لە کوردستان وەکو شارەکانی هەولێر و کۆیە و سلێمانی و
ئامێدی و زۆربەی شارەکان هەبووە بەڵام وەکو قوتابخانەی فەرمی لەگەڵ دامەزراندنی حکوومەتی عێراق لە هەولێریش لە سەر قەڵا یەکەم قوتابخانە بە ناوی قوتابخانەی ئەربیل و هاتۆتە دامەزراندن. دوای چەند ساڵێک لە ساڵی 1926 کە شار بەرەو فراوانی دەچێت چەند گەڕێکێکی دیکە لە خوارشە قەڵای هەولێر دروستکران ئیتر لە گەڕێکی تعجیل قوتابخانەی ساڵی 1926 دەستکرا بە دروستکردنی قوتابخانەی ئەربیل ئولا ساڵی 28 تەواو بوو خوێندن تێیدا بەردەوام بوو تا ساڵی 2004-2005 دوای ئەوە کە گەڕەکەکانی تعجیل و خانەقاوانە گواسترانەوە قەرەبوویا وەرگتەوە لە دەرەوەی بازنەی سیمەتری ئیتر ئەم قوتابخانەیە بۆ ماوەیەک کرا بنکەی پۆلیسی شارەوانی دواتر لە ساڵی 2011 لەسەر پێشنیازی بەڕێز مامۆستا ئیسماعیل بەرزنجی پێشنیازی لە ئەو کاتی سەردەمی برێن کابینی ئەو کاتەی بەڕێز سەفیندزەی وەزیری پەروەردە و پێشنیاز کرا کە ئەمە ببێتە مۆزەخانەیەکی پەروەردەیی خۆشبەختانە لە ساڵی دوای نوێژەنکردنەوە لە ساڵی 2014 وەکو یەکەم مۆزەخانەی و ئەرشیفی پەروەردەیی لەسەر ئاستی عێراق و بگرە لە وڵاتانی دەوروبەریش کرایەوە. باشە مامۆستا شێرزاد من دیقەتی ئەستایل و جلوبەرگەکەی تۆمیان زۆر جوانە کە بێگومان پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بەو قوتابخانەی و بە مێژووی کۆنی قوتابخانەکە و هەر بە هەولێرەوە. ئەو سەردەمە چۆن بۆکەی تێدا پەروەردەکراوە مامۆستاکانی ئەو کاتە چۆن چیان وتۆتەوە چی دەرسێکی یاخود توانی ویانە لێەوە چۆن ینی بیکەنە ناوەندێکی ڕۆشنبیری بڵاوکردنەوەی جیا لە نووسین و خوێندنەوە چی دیکەی تێدا کراوە. بەڵێ قوتابخانەی ئەربیل ئولا دەیان کەسانی پەروەردەکار و سیاسی و ڕۆشنبیر لەم قوتابخانەیە و دەستپێکێک دەواازەیەک بووە لە پاڵ پەروەردەیی لە ساڵی 1920 بۆ یەکەم جار شانۆی تێدا نمایش کراوە کە 2 ساڵ بەر ئەمڕۆ یادی ئەم شانۆیە کراوە کە شانۆی سلاحەدین ئەیوبی بووە. دواتر لە ساڵەکانی 1924 بە ئەو جلەی ئێستا ئێمەکە ئەو کڵاوی لەسەرمانە پێدەکڵاوی کلاوی سیدارە کلاوێکی فەرمی بووە لە سەردەمی پاشایەتی پێویست بووە هەموو قوتابیان و مامۆستایان و فەرمانبەران بۆ ئەوەی جیا بکرێنەوە لە چین و توێژەکانی دیکە وەکو کڵاوێکی فەرمی بووە ئەم کلاوەیان لەسەر بووە. مێژووی کڵاوەکەش دەگەڕێتەوە بۆ ساڵی 1925 پێش ساڵی 1925 وەکو ئەو وێنانەی لە بەردەستمانە و ئەو بەڵگەنامانە لە سەردەمی قوتابخانەی ڕۆژدیە لەو سەردەمەدا کڵاوی تەڕبوشە بووە کە کەلتورێکی عوسمانیەکان بۆ ماوەتەوە. دوایەوەی لە ساڵی 1924 مەلیک فەیسەڵ دەچێتە ئەوروپا لەوێ ئەم کڵاوە دەبینێ دواتر دێتەوە لە ئەنجومەنی نوێنەرانی ئەو کاتە ئیتر بڕیارێک دەردەکەن بۆ ئەوەی هەموو قوتابی و مامۆستایەک ئەم کڵاوە لەسەر بکرە. لە ساڵی بڵێن لە سەردەمی پاشایەتی و لە دەستپێکی خوێندنی ساڵی 1925 ئەم کڵاوە وەکو کڵاوێکی معریفەیی وەکو ئەتەکێتێک هەموو قوتابیان ئەگەر ئێمە سەری وێنەکان بکەین سەری وێنەکانی تۆماری قوتابیان و مامۆستایان بکەین هەموو ئەو کڵاویان لەسەر بووە. باشە مامۆستا شێرزاد ئەمە یەکەمین قوتابخانە بووە لە کوردستان کراوەتەوە ئێمە لە چەندەم بووە لە عێراق بەڵێ لە وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێدا لە کوردستان بە تایبەتی شارەکانی کۆیە قوتابخانەی نافەرمی هەبووە لە سەردەمی عوسمانیەکان هەموو هەبووە بەڵام لە ساڵی خوێندنی 1920 لە شارەکانی وەکو هەولێر سلێمانی بەڵێ ئاکرێ کۆیە زاخۆ ئەمانە لە ساڵی 1920 کراوەتەوە کفری
بەڵام لە ساڵی 1923 چەند شوێنێکی دیکەی وەکو ڕواندز و بامەڕنێ و ئەوانش لە دوای ئەوانە ئامارتان لە بەردەستەیە ژمارە قوتابیەکان چەند بووە ئەو کاتێک یەکەم جار قوتابخانە کراوە ئامارێکی وامان لە بەردەستێن چونکە ئێمە وەکو هەولێر ئەو بڕوانە ئەبرین ئەو تۆمارانەی لە بەردەستمانە کۆتاییەکانی ساڵی 20 چونکە کاتێک ئێمە لە دوای 2011 دەستمان بە کۆکردنەوەی تۆمارەکان کرد کە قوتابخانەی ئەربیل ئولا ئێستا خۆی ماوە لە گەڕەکی سەیداوەیە بەڵام ئەو باڵەخانەی ئێستا ئێمە تێدایە کە یەکەم قوتابخانەی ئەربیل ئولا بووە پێشتر لەو باڵەخانەیە بووە ئیتر لە تۆمارەکانمان دەستکەوت لە ئەربیل ثانیە هەبووە دواتر بۆتە نیشتیمان هەموو ئەو قوتابخانە ئەو تۆمارانەی دەستمان کەوتووە وەکو بڵێ لە سەرەتای چەند قوتابی بووە لەوێنەکان دیارە ینی خۆی لە نزیکەی باشە مامۆستا ئەو قوتابیانێک کە لەوێ بوون بەڵێ هیچ قوتابێکیان ناسراون بۆ نمونێسە کەسایەتێکی دیار و ناسراو بێ بەڵێ بەڵێ کێوکی ئێستامان بۆکو بەتەمەترین قوتابی و مامۆستاکەما بێت لە ژیاندا تاوەکو ئێستا بۆ نمونە مامۆستا جەمال هیدایەتە لە ناوەڕاستی سیەکان لەوێ قوتابی بووە کی دیکەی پێگەیاندووە کە ئێستا زۆر ئێستا وەکو بڵێ کاک موحسین دزەی و برایەکانی دکتۆر ممتاز حەیدەری دکتۆر جەمشید حەیدەری ئیتر ئەمە کۆمەڵە نخبەیەک ڕۆشنبیری هەولێر کە ئێستا ژوورێکشمان واتە هۆڵێکشمان لەو مۆزەخانەیە بەناو کردووە چەندین کەسایەتی پەروەردەیی و سیاسی و پزیشکی و هەموو ئەوانە لە دەرچێ من حەزەکەم بزانم خانمان هیچ خانمێکی تیا بۆ سەردەما بەڵێ خانمان مێژووی دروستکردنی یەکەم قوتابخانەی خانمان بۆ ساڵی 1927 دەگەڕێتەوە لەسەر لەو قوتابخانەی هیچ خانمێکی تیا نەبووە نەخێلەی نەبووە ئەو کاتە خوێندنی کوران و کچان زیاد بووە لە ساڵی 1927 یەکەم قوتابخانەی کچان لەسەر قەڵا کراوەتەوە کە یەکەم قوتابی شکوریە خاتو برین شکوریە بۆ دواتریش بۆتە یەکەم مامۆستا لە شاری هەولێر لە ساڵی 1937 واتە ئێستا قوتابخانەی هەولێری کچان هەمان ئەو قوتابخانە ینی هەردوو قوتابخانە ماون بەڵام لە شوێنی خۆیان نەماون هەم قوتابخانەی ئەربیل ولا و هەولێری کچانیش ئەو کات شاری هەولێر بەرفراوان نەبووە تەنیا قوتابیانی قەڵا دەچوون یان گەڕێکی تعجیل و ئەوانش ئەو کات قوتابیەکانی بەسەر دەکەن یان هێشتا ئەوان دروست نەکرابوون بەپێی مێژوو بێ دەبێ هەبێ وەکو بینە و باڵەخانە وایە لە هەولێر و لە شارەکانی دیکەش ئەو قوتابخانانەی کە دروست کراون ئەو گوندانەی دەوروبەری هەولێر ئەوانیش هەر لەسەر ئەوانیش هاتوونە قوتابی هەبوو لە هەولێر لە بادینانەوە هاتووە بە هەمان شێوە لە کۆیە ئەگەر سێری تۆمارەکان بکەی بۆ نمونە دەبینی هەر قوتابی کۆیە نەبوونە بەڵکو تەختەق بووینە ئیدۆڵی جافایەتی بووە پشدەر بووە بە هەمان شێوە لە ڕواندز هەتاوەکو بەرواری باڵا بۆ برێن منتیقەی ئەرگوش و ئەوانە هەموو هاتوونەتە ڕواندز خوێندیانە باشە ئەو کاتە مامۆستا هیچ هۆکارێکی گواستنەوەی خێرا نەبووە چۆن توانیوانە هەموو ڕێگەیە ببڕن و بێنە قوتابخانەیە یعنی مێژوو چۆن باسیەکە ئەوانە زیاتر بە ورا ئەسپ و ئەوە هاتوونە بەڵام کە هاتوونە بۆ نمونە ئێستا باوکم یەک لەو قوتابیانە بووە کاتی خۆی باپیری لە کۆی خانووی بۆ گرتووە شوێنێکی بۆ گرتووە لەوانەیە ساڵێ جارێک دوو جار گەڕابیتەوە گوند ماونەتەوە لەو شوێنانە دواتریش پەیوەندیەکی تەواو دروست بووە لەو ناوچانە و هەڵبەتە ئەو مامۆستایانش کە لەو قوتابخانانەیە بوونە وەکو بوارەکەی چالاچی دەبینین لە ساڵی 1928 شەید خێرڵڵا عەبدولکەریم کە پێشەوە ببێتە ئەفسەر مامۆستا بووە هەم قوتابی ئەو قوتابخانەیە بووە مامۆستا شێرزاد دەمێ بپرسم لە قوتابخانەی ئەربیل ئولا خوێندن بە چ زمانێک بوو خوێندن بە زمانی عەرەبی بۆ بەڵام دەستی کوردیشیان خوێندووە یعنی قوتابخانەی ئەربیل ئولا خوێندنەکەی بە کوردی بووە
بەڵام ئەربیل ثانیە خوێندنەکەی بە عەرەبی بووە. عەربیل ثانیەشە بووە. بەڵام خوێنەکەی کوردیان چۆن بووە؟ خوێندی کوردیان خوێندووە، بەڵام بابەتەکانی دیکەیان بە عەرەبی بووە تاوەکو بەیاننامە 11 باشە. مامۆستا ئێسام قوتابخانەیە بۆتە ناوەندێکی وەکو مۆزەخانە یاخود ناوەندێکی مێژوویە. لە ڕووی گەشتیارەوە چۆنە؟ ئایا گەشتیارێکی باش سەردانیەکە هەڵتان داوە کە پارێزگاری زیاتری لێ بکەن و خزمەتی گەشتیاری زیاتر بکەن بە نمونەکە کەسێک بێگانەیە بێت بتوانن باسی گرنگی ئەم قوتابخانەی بۆ بکەن بە زمانە جیاوازەکان هیچ ڕێبەرێک هەیە لەوێ؟ بەڵێ قوتابخانەی ئەربیل ولا لەبەرەوەی کەوتۆتە ناو بازار شوێنەکەی وەکو دەڵێ لاچەپنی ناو بازارە. ئەم قوتابخانەیە جگە لە کۆنسۆڵەکان زۆربەی کۆنسۆڵەکان کە کاتێک دەگۆڕێن سەردانی ئەو قوتابخانەیە دەکەن. لە هەمان کاتدا کە هەر گەشتیارێکێتە ژوورۆمە تابلوویەکمان هەیە پێی دەڵێن تابلۆی قوتابخانەی ئەربیل ولا قوتابخانەی بە یەکۆژیان و تەبایی بووە. هەموو ئەو قوتابیانەی لەوێ بووینە لە دەستپێک لە تۆمارەکان تەماشا دەکەین، قوتابی کورد، عەرەب، تورکمان، کریستیان، جوو لێک پۆل لە هەموو ڕۆژێکەیە مامۆستا قوتابخانەکە؟ بەڵێ هەموو ڕۆژە کراوەتەوە. ڕۆژانی هەینیش؟ نەخی ڕۆژانی هەینی داخراوە. لە سعات چەند بۆ چەند کراوە؟ ئێمە لە سعات 8 بەیانی تاوەکو 2 نیوەڕۆ کراوەتەوە. ئەوەی ئێستا لە بەرامبەر بازاڕ نیشتیمان؟ بەڵێ ئەوە کە دەڕۆی بۆ بازاڕی هەولێر چۆن یەکەم سەردانم بۆ هەولێر پێشەوەی بێمەێرە چوومەتە قوتابخانەیە، چونکە ئەو شوێنانە بەڕاستی کاتێکی تە شارێک یاخود ناوچەیەک خۆشترین شدەوەیە کە ئەو شوێنە مێژویانی بەسەرکەیتەوە. بەڵام بەداخۆڵەوان ئێستا کەسێک هەبێ هەر لە هەولێر بێتە ئێستا نەیبینی بێ. بەڵێ ئەمە زۆر خراپەوە. ئێستا من کاتێک کە بیانیەکان دێنە سەردانی مۆزەخانە دەکەن یەکسەر دەست بۆ بەرچیان دەبن وازانن بەپارەیە چکە لە وڵاتان کە حەقا ینی ئەوە زۆر جار بۆ خزمەتی شوێنەکەی. بەڵێ بیرتان لەوە نەکردۆتەوە؟ ئیتر تاوەکو ئێستەمە چاوەڕێی سەروی خۆمان دەکەین ئەم شوێنانە لە کوردستان ئەو شوێنانی تایبەتم بە وەکو برێن نەبوویتە کەرتی گشتی و ئەوانە هەمویان بێ باشترە بە خۆڕایی بێت تاوەکو بە تەواوی دەچێتە ناو خاڵک گەشتیاران کارمێژوێکی کەمی نییە بێگومان ڕاستینی ئەوەشە چونکە زۆر جار لە وڵاتان ناوەندێک هەیە کە ئەوەندەش گرنگ نییە ینی نیوەی ئەو قوتابخانەیە گەورە و باش نییە بەڵام ئەبێ پارێکی زۆر بی تەنها بچی ساژەکە من بەخۆم کە دەڕۆم بۆ سەفەر شوێنێکی مێژووی هەبێ مۆزەخانەکە بێ ئامادەم با بڵێن بڕۆم بە پارە سەیری بکەم، بەڵام هەموو کەسێک وایە هەموو کەسێک بە پارە بۆ خەڵک زیاترەچێ. مامۆستا هاوڕانی لەگەڵمان بێگومان. ئیتر ئەم قوتابخانەیە گوتم لە ناو بازارە لە بەرامبەر ئەوەشدا ئێستا کە ئەم چەند ڕۆژێکە دەست پێکی ساڵی خوێندنە قوتابیان وەکو گەشتی زانستی سەردانی ئەم قوتابخانەیە دەکەن لە شاری هەولێر و دەوروبەری و هەروەها زۆر جار لە گەشتیارەکانی ناوەڕاست و خوار و عێراقیش کە دەبینن یەکەم قوتابخانە لە شاری هەولێر بووەتە مۆزەخانەیەکی پەروەردەیی هەمویان کە دەگەڕێنەوە ئەو پێشنیازانیان داوەتە شوێنە ئیداریەکانی خۆیان چکە ئێمە بمانەیە لە ناو شاری هەولێر بە تایبەتی دوو شوێنی وەکو مۆزەخانەی ئەرشیفی پەروەردەی هەولێر لەگەڵ سنتەری خانە نشینان هەمانیش دوو شوێنی دەستان خۆش بێ مامۆستا بەڕێز شێرزاد ڕەسوول بەرپرسی ئەرشیفی دوکمنت لە مۆزەخانەی پەروەردەی هەولێر زۆر سپاس بۆ زۆر درێژ بن میوانمان بە هیوای سەرکەوتن و بەردەوام زۆر سپاس بۆ ئەمڕۆ ڕۆژی جیهانی بە ساڵات چوانە ڕۆژێک دێت ئەگەر خوددا تەمەن بدا هەمومان ئەم قۆناغی تەمەنە دەبینین کە دوو دیوی هەیە بەشێکیان دەڵێن قۆناغێکی زۆر زۆر جوان و ئاوەدانی ماڵە بەشێکی دیکە ئەوەی خۆی دەبێتە بە ساڵات و تەمەندار ڕەنگە بەلای ئەوەوە تۆزێک ناخۆش بێ بەڵام هەر چۆنێک بێ هەر جوانە چونکە دایکمان و باوکمان و داپیرە و باپیرەمانن ئیتر هەکار پێم وایە ئەو کەسانەی کە ئێستا هەن ئەم بە ساڵاتوانەی کە ئێستا هەن گەورەترین سەرمای مرۆیە بن. ینی من داخە خۆم خەفەتە خۆم لەوەی ئەگەر جیلێکی تر بێ ئەمە نەمێنێت بەڕاستی ئەوانە دروست نابنەوە
لە هەر کەسێکمان لە ماڵەکەمانە کەسێکی نزیکمان هەیە کە بوونەتە شیرازە و پەرژینی ماڵەکە بۆ ئاسوودەی دەروون لە ڕووی دەرونیشەوە ڕەنگە زۆر لە پزیشکێک باشتر بتوانێت ڕێنمایی دەرونیت بکە بتوانێت هێورت کاتەوە چونکە ئەوەی کە بڕیا لەسەر ژیان دەدا زۆربەی کات ئەزمونە ئەزمموی دەوڵەمەندی ئەمان و دنیا بینینیان زۆر جوانە هەمومان ئەگەر لە نێو ماڵی خۆشمان نەبێت کەسێکی نزیکمان هەیە تەمەنێکی بەڕێ کردووە وەک داپیرە باپیرە یاخود کەسی ڕشسپی خێزانەکە دادەندرێن بە گوێرەی ستانداردە نێودوڵەتیەکان بەو کەسانە وترێ بە تەمەن یاخود بە ساڵاچوو کە تەمەنیان لە سەروی 65 ساڵیدە هەمومان ئەگەر لە نێو ماڵی خۆشمان نەبێ کەسێکی نزیکمان هەیە تەمەنێکی بەڕێ کردووە وەک داپیرە و باپیرە یاخود کەسی ڕیسپی خێزانەکە دادەندرێت. بە گوێرەی ستانداردە نێودەوڵەتیەکان بەو کەسانە دەگوترێ بە تەمەن یاخود بە ساڵاچوو کە تەمەنیان لە سەروی 65 ساڵیدایە. زۆرێک لە وڵاتانی جیهان کێشەی هەڵکشانی تەمەنی دانیشتوان و کەمبوونەوەی ڕێژەی لەدایکبوونیان هەیە بە تایبەت وڵاتانی پێشکەوتوو. ئەمەش بووەتە هۆی ئەوەی دەستی کار لەو وڵاتانە کەم ببێتەوە. لە زۆرێک لە وڵاتان دوایەوەی کەسەکان بە تەمەندا دەچن بە تایبەت لە وڵاتانەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لاوازن لەلایەن خێزانەکانیانەوە خاوەنداریەتی ناکرێن و دەخرێنە خانەی بە ساڵاچوان. کاتێک کەسەکان تەمەنیان هەڵدەکشێت و چاری چەند نەخۆشیێکی دیاریکراو دەبن وەک نەخۆشیەکانی دڵ، بیستن، بینایی و لە زۆر باریشدا تووشی لە بیرچوونەوە دەبن. لەلایەکی دیکە زۆرێک لە کۆمەڵگاکان ڕێزی تایبەت بۆ کەسانی بە تەمەنی نێو خێزانەکانیان دادەنێن وەک سەرچاوەی ژیری، ئەزمون و گێڕانەوەی چیرۆکی، پەرچێژ و وانەی ژیان سەیر دەکرێن. نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 1 ئۆکتۆبەری هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی کەسانی بە تەمەن دەستنیشان کردووە. بۆ ئەم ساڵیش بە دروشمی خۆڕاگری کەسانی بە تەمەن لە جیهانێکی گۆڕا و دیجیتالیدا یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە. ژاپۆن لە ڕووی تەمەندرێژیەوە و ڕێژەی کەسانی بە ساڵاچوو لە پێشەنگی وڵاتاندایە. بە گوێرەی دوایین داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی تێکڕای تەمەنی 85 ساڵیە. لە کاتێکدا لە سوئیسرا 84 ساڵە، لە کۆریای باشوور 83 ساڵە و لە سەنگاپورە و ئیسپانیا 82 ساڵە. هەکار حەزەکەی تەمەندرێژبی؟ تەمەندرێژێکی بە نەخۆشینە بەڵام تەمەندرێژێک بە لەش ساغیەوە ئەمە پێم وای ئاواتی هەموو خەڵکە. لەسەر شاشەش هەر بە گەنجی جوانی جامە نابێت بۆ کەس هەڵ ناکەوە نیە؟ نەک تەمەندرێژی بە گەنجی تەمەندرێژی بە لەش ساغی ئەوەش تاوا بەڵێ وەڵام من حەزەکەم تەمەندرێژی گەنجیم هەبێ. تەمەندرێژی گەنجی ئەمە ناکرێت شتێکە لەگەڵ واقعیەک ناگرێتەوە ناخۆشە. چەند ڕۆژێکە کەش و هەوا زۆر گۆڕاوە و لە زۆربەی شارەکانی کوردستانی گەورە ئەمڕۆیان بارانە یان هەورە با بەیەکەوە بینەری بین.
حەز دەکەین هەمومان زۆربەی شوێنی جیهان ببینین وڵاتە جیاوازەکان کللتورە جیاوازەکان چەند بگەڕێ چەند وڵاتی جیاواز و کللتوری جیاواز ببینی ئەوەندە لە سیر و سەمەرەی ئەم جیهانە سرت دەسوڕمێ بەڕاستی ژووری بازرگانی چینی کە سەر بە وەزارەتی بازرگانی ئەم وڵاتەیە سیمینار و وەرکشۆپێکی 15 ڕۆژەی سازداوە بۆ نوێنەرانی ژمارەیەک دامەزراوەی میدیایی لەسەر ئاستی وڵاتان کە لە ژێرناونیشانی بە ژمارەیەک گوڵ دەتوانین باخچەیەک دروست بکەین هەرێک لە کارزان ڕەسوول واژیر زیاد وەک نوێنەری کوردستان 24 بەشدار بوون جا ئەمڕۆ مامۆستا کارزان میوانی ئێمەیە و لە نزیکەوە کە وەرپرسی ئینتێکیشە لە کوردستان 24 باسی چینی لەگەڵ دەکەین باسی وەرکشۆپەکان و هەموو ئەو ڕۆژانی کە لەوێ بەسەریان بردووە بەخێر هاتی مامۆستا کارزان خێر بێ مامۆستا کارزان بینەران و بیسەرانی کوردستان 24 باش ئەگەر سەرەتا قسە لەسەر چونمان لە بۆ چین بکەین دیارە قونسوڵخانەی چین هەر قونسوڵخانەیەک بیا با بڵێن باڵیۆزخانەی چین لە وڵاتانی جیهان نوێنەرانی دامەزراوەی میدیاییان بان کردبوون لە نێویاندا قونسوڵخانەی چین لە هەرێمی کوردستان چوار با بڵێن میدیاکاری کوردی بانگەشت کردبوو کە دویان لە کوردستان 24 بوون من و کاکە ژیری پێشکەشکار و پرۆدوسەر ئەوەش گەورەی بانکردمان لەوە بوو لەسەر ئاستی عراق چوار کورد بانک کرابوون جگەلەوەی کە ئەسڵەن میدیاکاری عراقی بانگەشت نەکرابوون کە چوون و لێوێ بەشداری سمینارەکە بووین چین دەویست لەوێن دەرێ کۆمەڵک قسە لەسەر کۆمەڵک بابەت بکاتن بۆ نمونە قسە لەسەر ئەوەی بکاتن کە ئەوان پێداگیر بوون لەسەر مەسەلەی بازرگانی لەگەڵ وڵاتان بەبیرهێنانەوەی ئەوەی کە ئەوان زاران ساڵ پێش ئێستا لە ڕێگەی ئاوریشمیەوە بازرگانیان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و دراوسێ کردووە وهروە دەیانەوێت پەیوەندێکی جیاوازیان هەبێتن لەگەڵ وڵاتان پەیوەندییان هەبێتن لەسەر بنەمای برایەتی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوباش لەسەر بنەمای بازرگانی لە سمینارەکەدا کە 15 ڕۆژ بەردەوام بوو 10 ڕۆژیان تایبەت بوو بە پێشکەشکردنی سمیناری تایبەت بە پەیوەندی چین و وڵاتان لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کللتوریەوە 5 ڕۆژی دوایش تایبەت بوو بە بینینی شوێنەواری دەرینی چین وەکو شورای چین و هەندێک شوێنەواری دیکە و ئەو ڕێگا ئاوریشمەی کە کاتی خۆی بازرگانانی چین بەرەو هند و لەوێەوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستون ئەوانیان نیشانداین دی بەگشتی چین دەوێتن وا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا بڵێن لەگەڵ وڵاتانی ئاسیا بەگشتی وا نیشان داتن کە دەوێتن لاپەڕەیەکی نوێ یا با بڵێن پەڕەیەک هەڵداتەوە کە تایبەت بە مەسلەی پەیوەندی ئابووری بازرگانی پەیوەندی هاوباش پەیوەندی کللتوری پەیوەندی گۆڕینەوەی کەڵچەر و کللتور لە هەمیشە باسی ئەو دۆستایەتی خۆیەکە جامە ڕەنگی داوەتەوە کە بەڕاستی ئەوێ دۆستایەتی هەبێت لەگەڵ نەتەوە جیاوازەکان ئاژاگەر تەماشای ناوخۆی چین بکەین وەکو چین وەریگرین وەکو خەڵکی چین وەکو میلەتی چین میلەتێکن زیاد لە حەد بەڕێزن بە تایبەت لەو کاتانی کە خەڵکی غەریبە و بیانی دەبینن زۆر بەڕێزن بۆ نمونەك لە بۆ بینەوە لە گرتنی تەکسی کێشەی زۆرمان هەبوو لە گرتنی تەکسی لەبەرەوەی ئەوان ئەپلیکیشنێکی تایبەت بەخوان هەیە کە پێی دەڵێن ویچات هەموو کار و چاڵاکی ڕۆژانیان لە ڕێ ویچاتەوە ئەنجام دەدەن بۆ نمونە گرتنی تەکسی کڕینی شتوماک دانی پارە وەرگرتنی پارە هەموو لە ڕێ یەک ئەپلیکیشنی تایبەتە کە ویچاتە زۆر کەم بە کاش مامەڵە دەکەن ئەمە کە لەوێن دەرەبوون بە حکمەوەی هەم ڕسیدی ئەوەمان نەبوو با بڵێن هەژماری بانکیمان نەبوو هەمیش زۆر شارەزای ویچات نەبوون لە بەرەوەی لێرە کەم بەکاردێنرێت کە دەمانویست تەکسی بگرین دەوای داوا لە خەڵکی خۆیان بکەین پێیان بڵێن تەکسێکمان لە بۆ بگرن ئەلێرە مەسەلەن لە بۆ فلان شوێن هەر جارە کە تەکسیمان دەگرت یعنی 3000 تەکسیمان با بڵێن 3000 تەکسیمان لە ڕێوانەوە گرت 2000 پاریان لێوەرە نەگرتینەوە وەکو احترام گوتیان هەدیە وەکو میوان بە تایبەتیش کە دەمانگوت کوردین و خەڵکی مەسەلەن کوردی عراقی لەسەر ئەوە ئاشنایەتیان لەگەڵ کورد هەبوو لەگەڵ ناوی کورد و کوردستان و هەرێمی کوردستان بێگومان چۆن دەیان ڕوانی بۆ هەرێمی کوردستان ئەوان وەکو پرسە سیاسیەکە تەماشای کوردیان نەدەکرد با بڵێن وەکو پرسی دۆستایەتی وەکو ئەوەی کە کورد نەتەوەیەکی دێرینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەتەوەیەکە پێگە و جێگەی تایبەتی خۆی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئەو پێگەیە سەیری کوردیان دەکرد پێشیان وابوو لە ڕووی ڕێزگرتن و دابوونەریتەوە کورد نزیکە لە چینیەکان بە حکمیەوەی لێرەش خەڵک میوان دۆستە لێرەش ڕێز لە خەڵکی غەریبە دەگیرێ ڕێز لە نەتەوەکانی دیکە دەگیرێ ڕێز لەو پێکەوە ژیان و پێکهاتەی
جیاواز دەگیرێکە لە کورسان هەیە ئەوان لەو ڕۆوە تەماشای کوردیان دەکرد بۆش هەر کات دەماگوت کوردین بە چاوەشی جیاواز سەیریان دەکردین ینی جیاواز لە وڵاتانی دیکە مامەڵیان لەگەڵ ئەو چوار میدیاکارە دەکرد کە لە هەرێمی کوردستانەوە چوو بن. مامۆستا من ئەمڕۆ ئەوە فزوڵیم هەیە حەزەکەم لەسەر هەموو شتەکانی پرسیارە لێ بکەم. تەمای چینە دەوێت بازرگانی بکات زۆر باشە. پێم خۆشە بزانم زۆر جارە وترێ لێرە و لەوێ بیستین ئەڵێن چین یان هەسارەی چین زۆر جار خەڵکەکەی بە ئەڵەن لە هەسارێکی جیاوازن بەڕاستی ئەم جیاوازی هەیە لە خەڵکەکەی لە کللتوری لە ژینگەکەی ینی ئەوەی بینیتان وایە؟ ئاژە پێشەوەی قسە لەسەر جیاوازیەکەیان بکەین بەڵێ جیاوازن لە خۆیان زۆر جیاوازن لە چ شتێکا جیاوازن؟ بۆ نمونە لە تەکنۆلۆژیا جیاوازن لە پێشکەوتن لە بوارە جیاوازیەکان لە مەسلەی میعماری لە فلان لە فیساڵ لە یەک دنیاشت جیاوازن لە وڵاتانی دیکەەوە حقەتە و ناشاردرێتەوە بەڵام ئەگەر بێن قسە لەسەرەوەی بکەن جیاوازیەکە لە چێ دەست پێ دەکاتن ئەوان لە چ جیاوازن یا با بڵێن وایان کردو مەسەلەن پێشکەوتتر بن لە خەڵکی ئەوان زۆر ڕێز لە وڵاتی خۆیان دەگرن وڵاتی خۆیان خۆش دەوێت ئینتیمای زۆریان هەیە لە بۆ وڵاتی خۆیان وارووا ڕێز لە کەسایەتی و ڕەمز و سمبوڵەکانی خۆیان دەگرن بۆ نمونە لە زۆر شوێنی ئەو بەیژینجی پایتەخت کەمە لەوێ ماینەوە ڕسم و پەیکەری سیمبڵەکانیان دەبینی بۆ نمونە ماوەسی تۆنگە فلانە فیساڵە وارووا ئەو مۆزەخانانەی کە هەیەە پڕ و پڕن لە یاد و یادگاری و یادەوەری سەرکردەکانی پێشخوان کەواتە ئەوان بەر لە هەموو شتێک پابندن بەو وەلا ئەیکە لە بۆ نیشتمانی خوان هیانە ئەوان پێش ئەوەی بیر لەوەی بکەنەوە کە چەند پێشکەوتونە پێش ئەوەی بیر لەوە بکەنەوە کە چەند جیاوازن لە خەڵکی ئەوان دایانەوە وانیشاندن کە چینین شانازی بە چینی بوونی خۆیانەوە دەکەن وارووا شانازی بە و سەرکردە و ڕابەرانەیان دەکەن کە پێشووتر وایان کردێت چین بگاتە قۆناغی ئەمڕۆ ئەوە گرنگی چینە بۆش ڕاستە پێشکەوتوترن لە خەڵکی وڵاتێکی جیاوازە دەکرێت بڵێن هەسارێکی جیاواز زۆر جار شۆک دەبێت بەڵام گرنگەکەی ینی ئەفو جیاوازیەکەی لە چیە بۆ نمونە شوێنێک دەبینی پێت وایە شۆک بووی کە ئەوە دەدیەوە شوێنێکی زۆر جیاوازتر دەبینی لەوێ شۆکی یەکەم جارت نامینی دەبیتە هێشتا یەکەمت بەرنەدای تووشی دوم دێت ئەوستا کارزان زۆری لە بازرگانانی کوردستان ئەمان زیاتر هاتوچی بۆ چین دەکەن کاتێکە لە چین دەگەڕێنەوە دەڵێن ئەوەی کە زۆر کێشە بۆ مەدروست دەکا خواردنە دەڵێ خواردنەکانیان مشکلی خواردنمانە بە تەواوی لە خواردنی ئێمە جیاوازە یعنی خواردن ناوی سەیر و سەمەرە پێک هاتەی سەیر و سەمەرە بۆ دروستکردنیان ئێوەش ئەهلی کولیچەکە بوون خواردتانیان بەڕاستی خواردنەکانیان کەلچەوەی هەبوو بیخۆن دەزانی کێشەی خواردنەکە لە چییە بەحکومەوەی فەرەنجی یا بەڵێن کللتوری دروستکردنی خواردن جیاوازە بۆن و بەرامیشی جیاواز دەبین ڕاستە ئێمە وەکو مەسەلەن کورد لە دروستکردنی برنج و فاسۆلیامان حەز لێە بە دەرەجەیەک هیانە برنجیان هەیە بەڵام ئەوەی سەیر بیتن نەشەکر دەخۆن نەخۆی زۆر سەیرە برنجیانە بوو وەکوێمە برنجیان لەدەنا بە حکومەوەی خۆی تێدانە و حەزم لێنەوە کەواتە سێ ڕۆژ یەکەم بەیانی کولیتە نیوانەوە کولیتە ئێوانە کولیتە یعنی ئەسڵەن تااقەت و وزەی ئەوم نەما بوو بگەڕێن دوای سەبر عادەتمان کرد ڕاهاتین خواردنەکانیان خراپ نین خواردنی خۆشن هیچ خواردێکیوانە تاقیکردەوە بەتایبەت ئەوان خواردنی دەریاییان زۆرە تاقی کردەوە بەڵێ ماسی تاقی کراوە ماسی ناوە توانین بەڵام خواردنێکە نەتوانین ئەمن نا بەڵام برادران ڕۆبیانیان تاقی کردەوە ئەختەبوتیان تاقی کردەوە خۆشە دەیانگو زۆر خۆشە بەڵام من وەکو خۆم خواردنەکانیان دیکۆری زۆر ناشرێ مامۆستا کارزان هەندێک خواردنی شلیانێ زۆر لە سۆشیال میدیا دەبین باشە ئەڵەن زۆر جاری ئەوەیە کەونە تەمەند درێژن کۆلاژینی زۆر تایە خواردنەکانیان بزەبەت خەڵکی تەمەند درێژی تیانی زۆر بە تەمەنی تیاڵن زۆر درەنگە مرن دەزانی هەژە ماشەڵای لەبی خەڵکی زۆر بە تەمەنی تێدا لە هەمووشی گرنگتر زۆر ساغ و تەندروستن خواردنەکە بەشی ئەساسی خواردنەکە تەواوە وای کردو مەسەلەن ئەوان کەمتر کالۆری بەکاردێنن ڕاستە ینی نانم نەدیت لێوێندرێ حقت شتێک ببینم وەکو نان بیخۆم تەنها لەو چێشخانان نەبی کە عراقی بوون یا سووری بوون یا کوردی بوون کە دەچوین لەوێ سەمونمان دەدیت و نانمان دەیت ئەوان بەکاری ناینن جگەی لەوەش هەفتەی لە ویکنت با بڵێن لە کۆتایی هەفتە کە پشووی هەفتانەیە ئەوان گروپی سەماکردنیان هەیە ئەو کەسانێک کە بەتەمەنن یان بە ساڵات چوون موچەی خانەنشینیان هەیە بەڵام لە پاڵ موچەکە کە کۆمەڵێک شەرت و مەرجی هەیە
بۆ نمونە دەبێت سەما بکاتن ئەکتیڤێتی هەبی چاڵاشی جیاوازی هەبێتن ئەوەندە ئێمە لێوێن دەرێ بووین کە بڵێن 3 هەفتە بوو لەو 3 هەفتە خەڵکی بەتەمەنی زۆرە دەدیت لەگەڵ گروپێک سەمای دەکرد 100 کەس 150 کەس بەیەکەوە سەمایان دەکرد و لە برادێکمان پرسی کە لەوێ تەڵەبەیە هەم میدیاکاریشە هۆکاری سەماکردنەکە چییە قسەی لەسەر وی کرد گوتی ئەوانە دەبی مانگانە راپۆرتی خۆیان ببن بڵێن ئەوەندە کاتژمێرە سەمامان کردووە ئیجباری یاری ئیجباریە ئەوەندە جەومان گۆڕیان لەوەی تەندروست بن لەوەی نەبنە بارگرانی لەسەر حکومت لەوەی هەم لە ڕووی دەرونیشەوە ئەکتیڤ بن زۆر باش مامۆستا کارزان پەیوەندیان لەگەڵ وەرزشکردن بە پێ ڕۆیشتن لەگەڵ ئەمانە چۆنە یان هاوشێوەی زۆرێک لە وڵاتانە کە عراق و دەوروبەری عراق و هەموو ئەمانە وڵاتی ئەوەن کە دەخۆن ئۆتۆمبیلێکی زۆر گران هاتا ئەگەر بڕۆن بۆ فڕنەکەی سەری کۆڵانی خۆیان بۆ ئۆتۆمبیل دەچن بۆ ئۆتۆمبیل دەگەن ئەوان چۆنن لەگەڵ وەرزشکردن گرنگیدان بە لە شولاریان بە جەستەیان ئەوان ئەو بەژین کە پایتەختی وڵاتەکەیە 21 میلیۆن کەس بە ئاساییتیدا دەژیت کە ژمارەیەکی یەکجار زۆرە سەرباری ئەو ژمارە زۆرەی کە هەیە لەوێ قەرەباڵغ نییە هۆکارەکەی چییە؟ حکوومەتی وڵاتە پایسکلی داناوە ماتۆری داناوە پایسکل و ماتۆر لەسەر شەقامەکان مڵکی حکوومەتن وەکو گوتم لە ڕێ ئەو ئەپلیکیشنە پارە داخڵ دەکاتن قفڵە لەسەر جادەکان پایسکل هەیە بارکۆ دەکەی لە پایسکلەکە دات و پایسکلەکە یەکسەر دەبیتەوە بە گوێرە ئەوەی کە چەندی بڕیە یا بەڵێن چەندی داوا کردو زۆرینەی خەڵکی چین بە شارەکانیشەوە ناکات لە بەژین پایسکل بەکاردێنن پایسکلەکە مڵکی حکوومەتیە هەرزان لە سەریان دەکەوێتن هەم ماندوو نابن هەم تەندروستن هەم پایسکلیش بەکاردێن ئیزدیحام و قەرەباڵغی شارەکەشی نەهێشتە بەفعلی ئەوان زۆر گرنگی بە تەندروستی خواندن سەرباری ئەوەی شەقا شۆستە یەکجار گەورە دوو بەقەت شەقامی ئاسایی دروست کرا لە هاتوچۆی خەڵکو و پیادەڕەوی ئەوانە زۆر وای کردێ یعنی ئەوەندەی لێوێن دەربوون هەم لە ڕووی دەرونیەوە ئەسمان دەکرد ڕۆیشتن زۆر خۆشە دەتوانین پیادەڕەوی بکەین بۆ نمونە ڕۆژی وا 6 ساعت بە پیادە ڕۆیشتن هەستان پێ هەستمان پێ نەکرد هەم ئەوە شە قەرەباڵغی ازدیحامیە دەستان خۆشبی و بە خێر بێنەوە هەستی کوردایەتیشان جوڵایە دوای ئەو ماوەیەک لە غەریب و بەجلبەرمە وایە زۆر لە بەریدەکە ڕاست زۆربەی کار لە ناو دەستگاش ڕۆژی ئاساییە من وازام نەورۆزەی تر کارزانە پێشەوەی قسە لەسەر آخر قسەم لەسەر جلبەرگەکە بێتن چینەکان سەرباری ئەو پێشکەوتنەی سەرباری ئەو گۆڕانکاری نەوعی لە خۆیاندایە بەڵام تەماشایان کە بەشی زۆریان ئێستاش پابەندی هێنا کۆت و چاکەتی جێگەی خۆیان هەیە ئێستاش لەبەری دەکەن هەریچ نەبێ مەسەڵەن لە ڕێستۆرانتەکان لەبەریانە لە شوێنی پێشوازی لەو شوێنانی کە تایبەتن بە میوانداریکردنی خەڵکی لەبەریانە بۆ پیشانی خەڵکی بیانی بدەن کاوان پابەندن بە کللتور و فەرهەنگ و دابوونەریتی خۆیان زۆر سپاس لە بۆیەوەش خۆشحاڵم زۆر سپاس سەرکەوتوو بن بە هیوای کە توانی بێتان هەکبێکی پڕ لە کللتوریوان بێنەوە لەگەڵ کللتوری خۆمانە سوودی لێوە بگرین زۆر سپاس باش زۆر سپاس بابەتێکی میوزیکیشمان هەیە بابەتی هوەری ئەویش لە قڵازێ و هونەرمەندانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان کۆنسرتێکی گۆرانی و میوزیکیان بەڕێوە برد کە گروپی مۆسیقای کوردستان کە پێکهاتوون لە ژمارەیەک ژەنیاری باشوور و ڕۆژهەڵات یەکەم چالاکیان لە قەڵازێ یەکەم چالاکیان لە خەڵاتجێ ئەنجامدا بە گوتنەوەی ژمارەیەک لە گۆرانی ڕەسەن و فۆلکلۆریەکان ئەم چالاکیە بەڕێوە بردرا دوای قەڵاتجێ بڕیارە لە چەند شار و چارۆچکەیەکی هەرێمی کوردستان ژمارەیەک کۆنسرتی دیکە بەڕێوە ببن و بڕیارە ئەمڕۆژ لە هەولێر هەمان کۆنسرت بەڕێوە بچێت. دیارە ئەم کۆنسرتێکی ئەمڕۆ لێرە لە شاری قەڵازی خۆشەویست ساز کرا بە هاوکاری کۆمەڵێک لە دڵسۆزانی ئەم شارە کاگە ڕەنگی نوێیان بێنم ناوەکان زۆر دەبن بەڕاستی سوپاسیان دەکەم کە دڵسۆزانە و خۆنەویستانە هاوکارمان بوون. کۆنسرتەکە
سپاس بۆخوا بە شێوەیەکی زۆر جوان بەڕێوە چوو با بەشداری کۆمەڵێک لە ژەنیارانی باش لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە واتە هەم لە باشوور هەم لە ڕۆژهەڵات کۆمەڵێک ژەنیار هاتبوون ئەوڕۆ لێرە هاوکاری من بوون و ئێمەش کۆمەڵێک مادە و گۆرانی جوانمان ئامادە کردبوو بۆی کە بتوانین پێشکەش بە ئامادەوانی بەڕێز و خۆشەویستی بکەین. ئاوەجەمی وڵانی پۆل بەستەبوون دەهات نەکردن من دەیان بود وەرە شەرعما بکە بزانە جامان جوانترین لەسەر وێکاو لە دنیایێ هەر زۆر دەمێکە لە مەسلەی کوتنەوەی گۆرانیە فۆلکەکان کار دەکەم ساڵانێکی زۆرە ئەم ڕەچکەیم گرتوۆتە بەر و ئەم ڕێچکەیم گرتوۆتە بەر و کار دەکەم لەسەری ئەویش لە فۆرمە کوردیەکانەوە دەستی پێکردو فۆرمە ئاوازیەکان واتە بەبێ ڕیتم وەکو گەلۆ وەکو حەیران وەکو مەقامەکانی گەرمیان ئەم حەز و خولیای من وای کردووە سەر کێشی بۆ ناو گۆرانیەکانیش بەڕاستی دیارە کۆنسرت دەبێت زیاتری بەرهەمەکان ڕیتمی بێت و لەسەر ڕیتمی بێ ناکرێمی مەقام بێت بۆیە هەوڵم داوە کە لە گوڵچین و گوڵبژێرێک لە هەموو گۆرانی بێژە کۆنەکان بێن و لە کۆنسرتەکەدا پێشکەش بکەم سپاس بۆ هاوکاران کە مۆسیقایکی زۆر جوان و بە بەرگێکی تازەوە ئەم مۆسیقایانە ئامادەکرا بۆ جێ ئاماژەکردنەکە ئەم گۆرانیانێکی ئەو گوێبیستیون هیچی مۆسیقاکانی کۆنی خۆی نەبووە هەموو مۆسیقای تازە و مۆسیقای نوێ بوو. ناوچەی موکریان کە لە ڕۆژهەڵاتەوە ئەمە لێ ڕاهاتوون لە شاری جوانی مەهابادەوە هەم نووسەر هەم شاعیر هەم گۆرانی بێژی گەورەی تدا وەک کات محەممەدی ماملێ مامۆستا محەممەدی ماملێ وەک مامۆستا هەژار مامۆستا هێمن ئەوانە حەولان داوە کە موسیقیی ڕەسەن شاعرێکی بە تایبەت خەوی بۆ کۆمەلگایەک لە تەواتی بوارەکاندا لە تەواتی ئاستا گرنگەکاندا هەبن دا غەم و شادی دا ڕۆژهایەکی کە بەرحاڵ مهمن ئەرزشمەندن توانیانە خۆ بنوێنن لەنێو خەڵکی دابن و دەگەڵ خەڵکی و دەگەڵ کۆمەلگاکەیان بچنە پێشێ ئێستا لاوانی باش کار دەکەن ئیش دەکەن زۆر جوان توانیوانە خۆ بنوێنن کە کارهایەکی جوان و بە نرخ و ئەرزشمەند پێشکەشی کۆمەلگاکەیانکەن زۆر باش دەبینم ئینشەڵڵا دەدا توشدا بتوانن کە کاری جوان پێشکەشی گەلەکیان بکەن. بەرنامەیەم ڕۆژمان پێشکەشکردن کە وەک هەمیشاڵێنەوە ژیان تێپەڕێکەواتە با بەخۆشی تێپەڕێنین سپاس کە تا ئێستا بینەر و بیستەرمان بوون بە هیوام ڕۆژێکی زۆر باش و خۆشتان